هەواڵتان لێبێت و بەیانیتان باش بەو هیوایکە لە هەرکوێکن لە شتان ساغ بێت تەندروست بن و ڕۆژێکی پڕوزەتان لەگەڵ پرۆگرامی بەیانی 24 دەست پێ کرد بێت. ئەم بەیانیش لەگەڵتانی بە کۆمەڵێک بڕگە و بابەت کە بەدڵی ئێوە بێت. ئێمە ڕۆژانە کار لەسەر ئەوەکەین کە باشترینی بابەتەکان ئەوانەی کە سوودێکی تەواو بە ئێوە دەگەێنن لە پرۆگرامی بەیانی 24 و بخینە بەر دیدی ئێوەی خۆشەویست. جا با پێتان بڵێم کە ئەمڕۆ چەند بابەتێک لەو ئەوانی کە ئامادەمان کردووە بۆ ئێوە ستافی بەیانی 24 ئامادەی کردووە ئەم بەیانیە چین کە ئێوە بینەر و بیسەریە بن. یەکێک لەوانە باسی خانمێکەکەین لە کەمپی دۆمیزە زیاتر لە 12 ساڵەکە کاری جوانکاری ئەکات. جا جگە لەوەی کە خۆی ئەم کاری کردووە بۆتە هۆی ئەوەی کە کاری خۆی هەبێت و داهاتی خۆی هەبێت جگە لە خۆشی هەلیکاری بۆ خەڵکی دیکەش ڕەخساندووە. ئەمە لەلایەکی دیکەشەوە باسی ئەم بەیانی باسی ئەو خۆراکانە هەکەین کە ئێمە بەیانیان لەگەڵ بەرچاییە ئەیخۆین. جا زیاتر فۆکسەخەینە سەر بەرهەمە شیرەمانیەکان. ئەمەش بابەتێکی دیکەمان وە هەر ئەمڕۆ لە هەولێر دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی نەخۆشیەکانی میزەڕۆ بەڕێوە ئەچێت. دەمانەوێت بزانین ئەم کۆنفرانسە چەند ڕۆژ بەردەوامە بێ، گرنگیەکەی چییە و چەند کەس تێیدا قسە ئەکەن، ئایا بە شێوەی پانەڵە چێت بەڕێوە چۆنە. ئەمانە هەر هەمووی لەگەڵمان بن لە پرۆگرامی بەیانی 24 بینەریە بن. جا لەگەڵم بن با بچینە ناو ناوڕۆکی پرۆگرامەوە. بالۆ خانمەوە دەست پێ بکەین کە لە کەمپی دۆمیزە ئەو خانمە زیاتر لە 12 ساڵە کاری جوانکاری ئەکات. جگە لە کارەکەی خۆی ئەو توانیوێتی بەدەیان کچ فێری پیشەی جوانکاری بکات و هەلی کاریش بۆ ئەوان بڕەخسێت سبەی دووسبەیەگە لە هەر شوێنێک پێویستیان بە کەسێک بوت کە لە بواری جوانکاری کار بکات. ئەوە ئەم ڕاهێنانی بەم خانمانە کردووە. کاتە دڵخواز ڕۆڵی یاخود ڕۆڵی هەبووە ئەو لەوەی کە خانمان فێری کار بکات و بتوانن لە ژیانیانە پشت بە خۆیان ببەستن و وەک کەسانی کارامە ڕۆڵیان هەبێ لە هەڵسوڕانی کۆمەڵکە. شوله سالونه و جوانکاری و جوانی و بهت گردن من حاجت کرد. اسش تا بچیک بوم من افکارت کرد. پشتی هنگه ولا اس روزه که چوم دف حوالا خو من حوالا من جوانکاری هبو. میشه گفت از ده هم دفته کار کم و از حس کم از معاشه که بدم تک و به هم دفته هشت به عالمم و تو شوله میجی ببینی. ولا گفت من نه ولا موارد دف من و عادیه دف مشولکه. از چند دکه چوم دفه هر من بیا هشت تا بینگا بخو پاویجم. دم کدو دی رابی مثلا بس بشت جاب چیگه دی تزبیده کدانی و اوه خوب بیبر بگیرن. هر کسی که هیویا کردن و حشوی هیویا خوب کردن اکید دیگه تا آرمانجه و دی بسر کردن دی بسر کردیانه شولی خوکت و دی بسر کردن. راستی من گلک دوره اتحاد نوکرن. من جالك جهة دورة داين وأسبي خوش حالم أول بردستم مثلا فيل بوينون وكصالون جيتين وصالونات مازن جيتين أز جالك مرتاحم وبمن جهة الخوشيام نكو أو تشتت الظلم أز جهم نوانا. وباشي ده أبي أساسي داني مش نقاد زلي بشتجاب داني. أخيرا حشنيقاد من جالك أستانك ناديتن تشنجو هفجيني من بشتواني مبو. مش جو خونات دا کسی من مدام گفتم من تو حجبی شورید که و از پشتوان تبم و حتی از گشمه به مرحله اف کار تو ساجی راستی گلک تفرن دسح که اف شولک گلکت مشابوین سالون گلکت مشابوین بچی هند مشابوینه چونگو گلک حزل وی شولی هی گلک حزل مثلا جانی هی پاقجی هی لبش گفتن هی صباحی دنیا هنج که هینا گلک دی شوله خوی مال مرفنا هالتالويري اسوي جيت كامو يصالون جيت كامو واسقل قبل مرتاحم وهار كارن بمال خو عيال خوجي وراستي من سر كفتن تداديت من جالك جديد و اسبخو روج بروجي اس بيتحسم يعني اس بتريا سر كفم في كاريدا هر تشتكي تو تحس لها بتن تو يعني حشوي شو اللي بكيتو لسر كافي
توی شوله دا بس اگر تو حاجه نکرد توش قصد خوب چه شوله که دا تو تا حزب نبتن توی گاوه نشب سر کبی باشە بابینە سەر ئەو بابەتەی کە وتمان گفتوگۆی لەسەرەکەی و میوانی تایبەتیشمان ئەبێت لەسەری ئەویش پێش ئەوە ئێمە راپۆرتێکمان بۆتان ئامادە کردو دواترە چینە سەر ئەو بابەتەی کە باسی خواردنە. کولتوری خواردن لە نەتەوەیەک و بۆ نەتەوەیەکی تریش جیاوازە هەر وڵاتێک بە شێوەی خواردنێک بەناوبانگە بە هەندێک خواردنی تایبەتی خۆی کە هەمیشەش هەڵدەدەن بیناسێنن بە کەسانی کە دەچنە وڵاتەکەیان. لە تورکیا جۆرە خواردنێک هەیە بە ناوی مانتی کە لە ناو تورکەکان بەناوبانگە ئەم خواردنە خواستێکی زۆریشی لەسرە پێکەوە بابزانین مانتی چییە دایاگەڕێم وڵاتان باسی خواردنەکەی. ئایسێڵ ساڵانێکی دوور و درێژە لە ڕێگەی دروستکردنی خواردنی مانتی بژێوی ژیانی خۆی دابین دەکات. ئەو لە یەکێک لە خواردنگەکانی ئەنقەرە ڕۆژانە خەریکی دروستکردنی ئەم جۆرە خواردنەیە. زەحمەتێکی زۆری هەیە و پێویستە زۆر بەتوانا و کارامەیی دروست بکرێت لە قەبارەی زۆر بچووکدا و دانەدانە دروست دەکرێت. بۆ دروستکردنی خواردنی یەک کەس نزیکەی 20 خولەک کاتی پێدەچێت. Mantımız yumurta, un, tuz, Ev hevîr bi hêk, ar, xê û avê tê çêkirin. Ji hevîrên din hinekî hişktir e. Bô ku girik bêne çêkirin ev hişkbûn pêwîst e. Piştre hevîr tê pankirin û bi kêreke çargoşa tê birîn û bo mantı tê amadekirin. Nava wê bi qîmeyê tê tijîkirin. Di nava qîmeyê de pîvaz, bexdenûs û biharat jî hene. Piştre em yek bi yek dipêçin û di nava ava kelî de dikelînin. 10 xulekan bê kelandin bes e. Piştî ku keliya bi tebaqan tê pêşkêşkirin. Mastê bi sîr û sosa tematê li ser tê kirin û wisa tê servîs kirin. منتی یان ماڵتی بەیەکێک لە خواردنە بەناوبانگ و باوەکانی تورکیا دادەنرێت. بیرۆکەی سەرەکی خواردنی مانتی لە مغۆڵەکانەوە وەرگیراوە و لە زۆریەک لە وڵاتانی وەک جۆرجیا و چین و رووسیا و ئەفغانستان بە هەمان پێک هاتە ئامادە دەکرێت بەڵام ناوی جیاوازی هەیە. Mantı yapılması çok zor ama yenmesi çok gelekî zû û bi asan tê xwarin lê çêkirina wê herî kêm demjimêrekê didome. Di lênangeha Tirkên li Asyaya Navîn ya Uygur û hin welatên dinyên cîran de bi şêwazên cuda xengel tê çêkirin. Lê li Tirkiye piranî bi vî awayî tê çêkirin. Her wiha helbet ew berhem û têkelên ku di çêkirina wê de tên bikaranîn divê gelekî bi kalîte bin. هەموو نەتەوەیەک خواردنی نەریتی و تایبەت بە خۆی هەیە بۆی کەلتوری وڵاتێک بناسی یاخود لە تام و چێژی خواردنە کەلتوریەکانیان تێبگەی پێویستە یەکەم جار سەردانی چێشخانەیەک بکەیت و داوای خواردنی کەلتوری ئەو وڵاتە بکەیت. ئەفسانە شاه محەممەدی کوردستان 24 ئەنکارا. باشە دێنە سەر خواردنی شیرەمەنیەکان کە بەیانیان خواردنی شیرەمەنیەکان ئەبینی ماستە پەنیرە کێرەیە سرێشە ئەم بابەتانەیە کە دەخورێت لەگەڵ بەرچاییە. جا بەرهەمە شیرەمەنیەکان وەک سەرچاوی سەرەکیش بۆ چەندین خۆراک و خۆراکی ڕۆژانەش بەکارەهێنرێت کە هاوڵاتیان پشتیان پێبەستووە. لا ئیداری سربەخۆی سۆران بەهۆی ئەوەی کە ناوچەیەکی شاخاویە بە ئاسانی ئەتوانین بڵێن ئەو بەرهەمانە دەگەێنرێتە ناو بازاڕەکان. سەرەتا دەمەوێت من پێتان بڵم کە ئێمڕۆ میوانێکمان هەیە و دواتر هەر لەبارەی سۆرانەوە قسەم کرد دەچینە سۆران بەڵام با من میوانەکەمتان پێ بناسەنم دکتۆر سیروان ئەحمەد پسپۆڕی خۆراک لەبارەی بەرهەمە شیرەکانەوە ئەم بەیانیە قساکەین و گفتوگۆکەین و کاریگەریەکانی بەخێر هاتی دکتۆر. سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت. ئەم بەیانێ دەمانوێت باسی بەرهەمە شیرەمەنیەکان بکەین. جا ئەگەر هاوکارانم ئاماژان پێبەن ئامادە بێت تەیفور بچمە لای فوت باشە دەچمە لای تەیفور لەگەڵ تەیفور گفتوگۆکەم تەیفور بەیانیت باش بۆ هیوایی کە ڕۆژێکی باشت دەست پێ کرده بێت. تەیفور دێمە لای تۆ لەسەر ئەم بابەتە بە تایبەتی خواستی هاوڵاتیان بزانین لەسەر شیرەمەنیەکان و ئەو بەرهەمە شیرەمەنیانی کە لە سۆران هەن چین وەک ئێستا باسم کرد ناوچەیەکی شاخاویە ڕەنگە زیاتر و زووتریش بگاتە ناو بازار و مەڕووماڵاتێکی باشیش هەبێ لەوێ بۆی کە بەرهەمی شیرەمەنیەکانیش زیاتر بێت. سۆڤان سلااو لێ بێ بەیانی باش بێگومان ئەم دەڤەرە بەگشتی سنووری قەزای مێرگە سۆران
ڕواندز چۆمان ناحیەکان گوند و ئاوایەکانی ئەو دەڤەرە بەهۆی ئەوەی کە ناوچەیەکی شاخاوی کوێستانیە لە وەرگای زۆری هەیە مەڕووماڵاتێکی زۆر لەو ناوچانە بەخێو دەکرێت جگەلەوە ساڵانە ژمارەی یەکجار زۆری کۆچەرەکان ڕەوەندەکان دێنە لە شارەکانی دیکە دێنە ئەو دەڤەرە بۆیە ئەوەی تایبەت بێت بە پێکاتە شیرەمەنیەکان لەو ناوچەیە یەکجار زۆر ئێستا ئێمە لە بەردەم یەکێ لە فرۆشگاکانی لێرە بەرهەمی شیرەمەنی دەفرۆشێ و لێرە چەندین زۆر بەرهەمی هەیە سلااوتانێ بەبیانیتان باش دەکرێت ئەو بابەتانە ببینی نەگەر ئەوە لا ببین سۆڤان ئەمە بەشێکی بابەتە یاخود پێکاتە شیرەمەنیەکانن هەرچەندە ڕاستی من ناوی هەمویان نازانم بەڵام لەگەڵ خاوەنەکەی قسە دەکەم زانین ناویان چییە پێکاتەکە چییە کاگاوەر بەیانیت باش ئەو بابەتانی کە دانراون هەرچەندە بەلای منەوە هەمویان یەک جۆرن یەک ڕەنگن بەڵام پێم بڵێت چین ستا بۆ نمونەوە چیە لە بەردەست ئەوە پێشەچی بەخێر هاتی کەناڵی 24 دەکەم بەخێر بێن سەرچاوان ئەوە پەنیری پێستەیە بیخۆ لە کوێستانەکان بۆمان دێت ئەوە پەنیر و ژاژی پیستەیە لە چستان بەرێ لە چستانەکان بۆمان دێتن ئەوە مەیرەیە مەیرە کارۆخیا مەبەست لە چیای کارۆ خۆ دێ بەرێ لەوێن دەرێ بۆمان ئەوواکەن مەیرە بابەتێکە لەوانەیە هەمومان ناوی نەزانینان ئەوەی بیزانن نەرزانی لە چی دروست دەبیان چۆن دروست دەبێت مەیرە بەخۆی لۆر و پەنیرە کە دروستەکەن بەرێ بێخەیە بۆ ئینسانی بێت تەمەنیان نەخۆش بیتن بۆی چاکە ئەوە پەنیری تێکەڵاوە تێکەڵاو مەبەست چییە ینی پەنیرەکە پەنیری بەڕادیە لەگە ژاژی خۆماڵی لێچانە دەین ئەمانیان ژاژی تورکیا ژاژی چی ئی تورکی لە تورکیا دی ئەو ژاژ بەرێ باشە ژاژی خۆماڵیمان هەیە ژاژی خۆماڵیشمان هەیە باشە ئەو ژاژێت تورکیە لەگەڵ ئەوەی خۆماڵی کامیان بازاری باشترە خۆماڵیەکە باشترە نرخیان نرخی خۆماڵیەکەی گرانترە بەس خۆماڵی ئەویان بەرێ زەحمە نەبێگە بهینیێرە لەگەڵ تورکیەکە ڕای بگری بزانین لە ڕووی ئەوە چێوە جیای تێدایەوە ئەو جای تێدا بەڵێ باشە نرخی ئەوە چەندە ئەوە چەند ئەوە نرخی 48,000 تورکیەکە بەڵێ خۆماڵیەکەی ناو پێستەی بە 12,000 باشە زیاتر خەڵک خواستی لەسەر کامەیانە کامە داوای کامە سە خۆماڵیەکەی باشترە بن احتیمادیان زیاترە ئەویان چی ئەوە شیرێژی خۆماڵیە شیرێژ ئەوە شیرێژ بە زۆری خەڵک بۆ شیرێژە ڕوونی دێباتن شیرێژ لە چی پێک دێدان لە مەشکەی کە مەشکەی ژینێتن شیرێژی لە پیاوی دەگە ڕوونی ڕوونەکەش دەگە شیرێژەکەنە شیرێژە ڕوون باشە ئەی ماستان نیە ماستشمان هەیە ئەوە ماستی مەڕیە ئەوە ماستی مەڕە بەێ ئێستا وەختی ماستی مەڕی نەماوە بەس بوارایان هاوینا شیرەکە هەرەکردن لە ناو بەڕادی ئەمە لەو لێر دێنێ بە چەندە ماستی مەڕی بە سێ نیوە ئەوەی دی ماستی بزنە ماستی بزنیش زۆر کەم بووە بەس کەم دێتن معمیرن هەیە ئەو چلێ بە 3,000 ماستی چێلیشمانەیە خۆماڵی ئەو دەوروبەرەی سۆران بە 2,000 باشە کاگاوە ئەو کۆگای پشتەوە کە دەیبینم ئەوە بەڕاداواتە ساردخانەیە خانەیە بەرێ چی تێدا وڵا هەمووی تێدایە ئەنی بەشی زۆری ئەو بابەتانێک کە هەتانە لێرە هەڵی پەنیرە بەلێ باشە لە بابەتی ماست هەمانە بابەتی خۆمان ناوخۆی بی وەکو کارگا لە ناو قوتوبی هەمانە لێرە بەڵێە چی تێ لێرە بەڵێ ئەوە ماستی سولتانە چێن دەرەوە زاخۆیە باشە چیلێ بە چەندە ئەوە تقریبا 150 غرامە بە 2500 ئەوەی دیکاوەی کە دەهێنن ئەی ئەویان لەناو ئەویان ئەگە زەحمە ئەوە ماستی مەڕەکە بهێنە بیبینین ئەوە بە چەندە ئەو 2 کیلۆ بە 7,000 باشە واتە ئەوە گرانترە لە ئەوەی لە ناو خۆماڵیەکە گرانترە لەناو ئەوەی قوتوش هەر خۆماڵیە بەڵام ئەوە گرانترە ناو ئەو خۆما ئەوەیە ئەو معمەلە لی کارگە ئەوە گرانترە ئەوە گرانترە باشە ئەی شیرتان هەیە شیرمان کەمە شیر کەم سەرفە بلێرە لەبەر چی کەم وەڵی کەم دێتن واتە شیری خۆماڵی نافرۆشنێرە ئەفرۆشین بە دەگمانەکە یەک داوای بکاتن بۆی تێگەین بینیتن ینی خەڵک کەم داوەشی زۆر کەم بەێ پەنیر بکڕیان ماز بکڕی ئاسانترە بالفعلویە
سپاس دەکەن زۆر سپاس سۆڤان ئەو پێکاتانە با بڵێن پێکاتی شیرەمەنی خاوەنەکەی باسی کرد لە کە خاوەنی و فرۆشگایە هەرچەندە پارچە پەنیرێکی بە مندا ئەوە پەنیری پێستە وەک ئەو دەڵێ کەمەک بۆنی بڵێم ناخۆشە بەڵام تامەکەی زۆر خۆشە بەگشتی خواردنی بەیانیان ئەو خواردانن کە پێکاتە شیرەمەنیەکانن و تەنانەت بەشێک لە خێزانەکان لە ژەمی ئێوارەش دەیخۆن بەگشتی پێکاتە شیرەمەنیەکان لەو ناوچەیەوە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی خواستی زۆری لەسەرە. باشە دەستەکانت خۆش بێت تەیفور ئەم بەیانیە لەگەڵمان بوویت و سپاس دەکەین هەم لە نرخەکان پرسیارەت کرد هەم لە جۆرەکانیشی بۆمان دەرکەوت کە هەمیشە هەوڵاتیانمان هەوڵی ئەوە ئەدەن کە ئەو بەرهەمانەی کە خۆماڵین بەکاری بێن ئەگەر چی بڕێک گرانتر بێت لە بەرهەمێکی دیکە بەڵام باشەکەی لەوەیە کە بەرهەمێکی خۆماڵیەوە تەندروسترە سپاس دەکەم لەگەڵم بوویت. بەڵێ دکتۆر دەگەڕێمەوە لای جەنابەت ئەوەی کە بینیمان بەرهەمە شیرەمەنیەکان بوو. جا ئەوەی کە لەگەڵ بەرچایەکانە لە بەیانیانە ئەخورێت ئێمە هەمیشە هەوڵی ئەوە ئەدەین تەندروست بین و هەمیشە هەوڵی ئەوە ئەدەین کە کەمترین چەوری بخۆین. جا لە بەرهەمە شیرەکانە ڕێژەیەکیش چەوری هەیە ئەو بەرهەمانی کە شیرین و چەوریان هەیە چەوریەکانیان زیان بەخشە ئەگەر زۆری لێ بخۆین. بەڵێ سەرەتا بەیانی ئێوە بینەرانی کوردستان 24 باش سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە یەکێک لە کەڵچەرەکانی ئەمەوەیە کە بەیانیان خواردنی بەیانیانمان ڕەنگە خواردنێکی سەرەکیمان زیاتر ماست و پەنیر و بەرچایەکان بێت و ئایلەیەکەوە لە وەکوڵە لە خێزانێکەوە بۆ خێزانێکی کە دەگۆڕێت هەندێک خێزان هەیە بەداخەوە ینی ڕێژەیەکی باش لەو ماستانە دەکڕێت کە ڕێژەی چەوریان زۆرە و ئێمە بێت دووشت هەیە لێرە جیای بکەینەوە ئەو ماستەی کە جوتیارەکانمان بەرهەمیێنن جیاوازە لەو ماستەی کە لە کارگەکانی چ ناوخۆ و چ لەو کارگانش کە لە دەرەوە بەرهەمەیەدێن و هاوردە دەکرێن بەهۆی ئەوەی کە مادە پارێزەرەکانی تا یاخود بەهۆی چاوریەکەیەوە یەکێک لە سەبەبەکان سەرچاوی با بڵێن شیرەکەتە شیرەکەت لەکوێوە دەستەکەوێت جوتیاری ئێمە مەسەرەن شتێک هەیە با بڵێن جوتیاری ئێمە ئەو شیرەی کە دەستی دەکەوێت شیرێکی ڕاستەوخۆیە لە ئاژەڵەکەەوە دەستی دەکەوێت ئەم شیرە تەمان لە ڕووی کوالیتی وشتەوە ڕەنگە زۆر باشتر بێت لەو شیرەی کە لە کارگەکانە بەکارێنێ بۆ دروستکردنی بەرهەمەکانی بزانین بۆچی لەبەرەوەی کە جوتیاری ئێمە ئەو شیرەی کە بەکارێنێ لە یەک حاڵەتە ئەگەر تەنها ئاژەڵەکە تەندروست بێ و ئەو شیرە لە ئاژەڵێکی تەندروستەوە وەرگیرا بێ و بە شێوەیەکی تەندروست ماست و بەرهەمەکانی لێ دروست بکرێت پێم وابێ بەرهەمەکە لە ڕووی کوالیتیەوە باشترە بێت لەو بەرهەمەی لە ڕووی کوالیتی و سەلامەتی و باشترە بێت لەو بەرهەمەی کە لە کارگەکانە بەرهەمە هێنێت بۆچی لەبەرەوەی کە لە کارگەکانە ئەگەر ئەم شیرە بڕاستەوخۆ بەکار بهێنین لە دروستکردنی بەرهەمەکانە نرخێکی زۆرتر دەکەوێت لە سەریان بۆیە ئەوان پەنا دەبەن لەبەرچی بەکارهێنانی شیری پاودەر شیری وشک بەکارهێنن ئەم شیرە پاودەرش ڕاستە هەر بەشێکی زۆری شیری ئاژەڵیە بەڵام کۆمەڵی پرۆسی بەسەر هاتووە مەسەرەن چەورەکان لێ جیا کردوێتەوە پاش ئەوە چەوری تری بۆ ئیزافە دەکەن مەسەن لەوانەی کە پاڵم ئۆیلی بۆ ئیزافە دەکەن کە ئەمە یەکێکە لە ترسناکترین شتەکان کە لەسەر ماست و بەرهەمەکانی هەیە و هاوڵاتی ئەگەر تەماشای هەندێک لە ماستەکان بکەین ڕێژەی چەورەکەی لە 10 تاوەکو لە 15 دەڕوات کە ئەمە وەکو وایە تۆ هەر چەوری بخۆیت کاتە سوودێکی لەجاتی بڵین سوودی هەیە ئەتوانین بڵین زیانی هەیە بە ئەکیدی زەرەری زیاترە بک لە سوودەکەی بەڵام ئەو ماستی کە خۆمان بەرهەمی ئەهێنین مەسەلەن لە جوتیارەکان یەکرین ئەگەر بە شێوەیەکی تەندروست بەرهەم هاتبێت و ئاژەڵەکە خواردنی باشی خواردبێت و تەندروست بێت ئەو ماستە با بڵین ئیستیفادەکەی زیاتر لێ دەکەین وەک لە شیرەکانی تر چونکە چەورەکەی چەوری خۆیەتی حتا ئەگەر چەورەکەی خۆی مەسەرەن بگەر ماستی مانگابێ مەسەرەن 3 بۆ 3.5 چەوری تێدایە بەڵام تەمان لە ئاژەڵێکەوە بۆ ئاژەڵێکە گۆڕێ هی مەرد کەمێک زیاترە ئیگامێر زیاترە و بۆ شێوەی باشە ئێستاوەی کە بینیمان هاوکارمان تەیفور نیشانی داین ئەو سرێش و ئەو پەنیرە و جۆرەکان ئەوانش بامان شێوە وشک کراوەتەوە ئەم وەکو ئەو شیرە وشکە توانیم بڵین دیسانەوە زیانی هەیە چونکە وشک کراوەتەوە چەوریەکەی لێ وەرگیراوە یان چۆن یان ئەمانە نا بەرهەمێکی سروشتین و درستیش بەڵێ ئەزای چ ئێمە ئەگەر شیرەکەی خۆمان بێت وشکیشمان کرد بێتەوە هەوە هەر 100% دڵنیان کە شیرە بەڵام ئەوەی کە لە دەرەوە بەرهەم دێت مەرج نییە ئەو هەر شیری با بڵێن لە کویدەکە بێت یا خوشلەکە بێت وشک کرابێتەوە هەندێک مەوادی سۆیابینی بۆ ئیزافاکرێک هەندێک نیشاستی بۆ ئیزافاکە وات حاصل کۆمەڵێک شت هەیە تایە ئەکرێ کە
کاچێتە بابی فراودەواتە غەشکردن لە خۆراکە ئەمە ئیزافاکرێت تەنها بۆچی بۆ ئەوەی کە هەم نسبەتەکەی زیاد بکەن ڕێژەکەی زیاد بکەن هەم ئەوان ئیسیفادە لەو چاورێژەکەن کە لی دەرەکەن هەندێشتی تری لە دروست دەکەن کە نرخەکەی گرانتر. باشە دکتۆر بەشێک لە هاوڵاتیان هەن هەر شیرەمەنیەکان هەر بەکار نانن هەر نایشی خۆن هەندێکیانەیە لە مناڵی و فێری ئەو شتەبن ئەوەی سپی بێسە من نمونە هەیە کە ناسم ئەوەی سپی بێ هەر نایخوا. باشە ئەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ ئەگەر هەر بەرەمە شیرەکان بە هیچ شێوەیە بەکار نەهێن؟ بەڵێ طبعاً شیر وەکۆڵ کە منداڵ لە دایک دەبێ هەر سەرەتای خۆراکەکەی بریتە لە شیر کەواتە شیر گرنگێکی تەواوی هەیە بۆ گەشەکردن و یەکێکە لە سەرچاوەکانی پرۆتین چ پرۆتینێک ئەو پرۆتینەی کە پێوتێتە ئەمینی ئەساسەکانی تێدا کە لەشی مرۆڤ ناتوانێت دروستی بکات واتە شیر و سەرچاوەکانی ئاژەڵی بە گۆشت و شیر و بەرهەمەکانی تریەوە هەموو ئەمانە سەرچاوی ترشە ئەبینی ئەساسەکان کە لەشی ئێمە ناتوانێت دروستیکە کە گرنگت بۆ تەندروستیمان بۆ گەشەکردنمان بۆ بیرکردنەوەمان بۆ مەناعەمان واتە هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەر تەندروستیمان کەواتە کەسێک کە دوور بکەوێتەوە لە بەرهەمەکانی شیر دەکرێت تاویزی بکاتەوە مەسەلەن بە خواردنی هێلکە بێ یاخود بە خواردنی بەرهەمەکانی تری ئاژەڵی. زۆر باشە. دکتۆر بابینە سەر جۆری شیر لە ئاژەڵێکەوە بۆ ئاژەڵێکی تر بۆ نمونە ئەو شیرەی کە لە مەڕێک ئەدۆشرێت لەگەڵ ئەو شیرەیەکە لە بزنێک ئەدۆشێت و بەرهەمە شیرەمەنیەکانی لێ دروست دەکرێت هەردووکیان سوودەکانیان وەکو یەک وایە یاخۆ ڕێژەی چاوریەکانیان هەردووکیان وەکو یەک وایە؟ بەڵێ شتێکی باشت باسکردەوەی شیری بزن و مەڕت هێنایەوە طبعاً شیری بزنی شەکە لەو شیرانەی کە لە دەرەوە بەڕاستی ئەو بەرهەمەی کە لە شیری بزن دروست دەکرێت زۆر نرخەکەی گرانترە لەبەرەوەی کە باوەکە ئەو شیری لە شیری ئەو بەرهەمانی کە لە شیری بزن دروست دەکرێت لە ڕووی تەندروستیەوە باشترە لە ڕووی کواڵیتیشەوە باشترە بەڵام لە ڕێژەکانیان جیاوازە لە ڕێی پێکهاتەکانیان زۆر جیاوازەکانێکی زۆر زۆری وانە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ نمونە شیری مەڕ چەوری زیاترە شیری مانگا چەوری کەمترە شیری گامێش چەوری زۆر زۆر زیاترە هەموو ئەمانە تۆ دەکرێت احتیمات بکەیتە سەری و لە کاتی کڕینی ئەم بەرهەمانە بە پێی تەندروستی خۆت تۆ کاتێککە نەخۆشەکانی چەوریت هەبێ باشتر وایە مەسەلەن ئەو ماستانە بکڕی کە شیریان کەمتە یاخود ئەو شیرانە بخۆیتەوە کە چەورەکانیان لێ دەرهاتۆ بەڵام ئەتوانی بڵێت ڕێژێکی لێ دەرهاتبێ باشترە چونکە چەوری شیریش هیچێکە لە سەرچاوەکانی ڤیتامین ئی کە زۆر گرنگە بۆ تەندروست. باشە دروستبوونی کالسیۆم ئەوەی کە پسپۆڕانی خۆراک دەیڵێن و تەندروستی دێڵێن لە ئێواران بەدواوە دەست پێکات بەڵام ئێمە کە شیرەمەنیەکانە خۆین لە بەیانیانە ئەی خۆین و کالسیۆم پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ شیرە هەیە و شیر پەیوەندێکی ڕاستەخۆی لەگەڵ کالسیۆم هەیە باشترین کاتی خواردنی شیرەمەنیەکان کەیە دروستە ئێمە بەیانیانێ خۆین یاخود ئێواران باشترینەکە بڵێ تەمان دیارە هەندێک کەس هەیە پێشە شتێک حساسێتی هەیە بە شیر لەبەر ئەو لاکتۆزەی کە تایەتی ئەوانە باشتر کەمێک لی دوور بکەونەوە یاخود ڕێژەکەی کەمتر بکەنەوە و بە شێوەیەکی گشتی شیر خواردن لای ئێمە بەیانیانە زۆر بکات بەڵام باشتر وایە وەکوڵێ بۆ هەندێک فیئات نەک بۆ هەموو فیئاتێک واتە بۆ هەموو خەڵکێک نابێت شەوان شیر پەرداخێک شیر بخواتەوە پێش نووسن و بەیانیان تۆ کاندێک جار شیرە دەی بە منداڵ کاچێ بۆ قوتابخانە بەڕاستی خەو دەیباتەوە یعنی وای لێ کا بخەوێت زیاترەوەی کە وەکو کتیڤی بکات بۆیە باشتر وایە شیر بۆی کە ئیسیفادەی لێ بکەیت ڕەنگە شەوان پێش خەوتن گڵاسێک شیر بخرێتەوە ڕەنگە ئیسیفادەکەی زیاتر بێ هەم بۆ کالیسیۆمەکەی هەم بۆ پرۆتین. زۆر باشە دکتۆر دایما دەوترێت کە بەرهەمە ئاژەڵێکە لەگەڵ بەرهەمە ڕۆکیەکان میکسکردنیان زۆر باش نییە تا چەندە ئەمە دروستە ئێمە بۆ نمونە شیر لەگەڵ مۆزا تێکەڵ بکەین یاخود ماست لەگەڵ هەندێک جۆرە میوەیە تێکەڵ بکەین و بیخۆین سوودەکەی وەکو خۆی ئەمێنێت زیانی نابێت باشە ئەمە؟ بڵێ طبعاً دیارە هەندێک توێژینەوە وا ئەڵێت بەڵام هەندێک توێژینەوە ڕەفزیەوەی کردوێتەوە واتە ئەمە شتێک نییە بڵێ یەکلایی بوو بێتەوە کە ئایا تێکەڵکردنی شیر لەگەڵ میوەکان تەندروستە یان نا تەنانەت ئێمە ماستمان هەیە کە بە ئەنواع تام و بۆنی میوە تێکەڵ کراوە و سوودێکی زۆر بە زۆرێکی زۆر باششیە بالعکس بەڕای من ئەگەر ئەو تێستی بۆ بکرێت توێژدۆی زیاتری لەسەر بکرێت بۆ دەرەکەوێت ئایا ئەو شیرەی کە میوەکانی تێکەڵ کراوە یاخود
بە تام و بۆنی میوە تێکەڵ دەکرێت ئەگەر ناچرال بێ سروشتی بێ تا چڕادەیەک تەندروستە یاخود تەندروست نییە کەواتە لە هەردوو بۆچوونەکە ڕەنگە ڕاست بێت چونکە نەگەیشتونێتە ئەو یەکلاکەرەوەی ئەو بابەتە کە ئایا تەندروستە تێکەڵکردنی یاخود تەندروست یەک پرسیارم هەیە وەکو دوا پرسیار و بە کورتیش ئەگەر بکرێ وەڵام بیتەوە خواردنەوەی شیر بە گەرمی یاخود بە ساردی هیچ جیاوازیەکی هەیە؟ ئەکید هەندێک کەس هەیە بەڕاستی بڵێ ئینتیفاخی پێکات واتاستی ئاوسێ پێی غازاتی پێ دروست دەکات بۆیە خواردنەوەی شیر زۆر جار ئەڵێ لە شەوە ئەگەر بە ساردی بخورێتەوە ڕەنگە باشتر بێ وەک لەوەی کە بە گەرمی بێت لەبەرەوەی کە هەندێک کەسەیە غازا دروستەکە یاخود هەتا لە بەیانیانە بە ساردەکەی باشترە شەوان بخورێت هەندێک جار هەندێک خۆیان وەکو باسم کرد بە پێی فیئاتە گۆڕێ منداڵ جیاوازە وەک لەوەی کە یەکێکە باڵغ بووە و یەکێکە تەمەنی زیاترە هەر یەکە لەمانە ئەبێ بە جۆرێک ڕێنمایەکانی خواردنەوەی شیر جێبەجێ بکەن کە سوودی لێوە سپاس دەکەین دکتۆر سیروان ئەحمەد پسپۆری خۆراک ئەم بەیانێ لەگەڵ مابووی سەبارەت بە بەرهەمە شیرەمەنیەکان گفتوگۆمان کرد سپاس بۆ زانیاریانە سپاس بۆ ڕێنمایی زۆر سپاس بۆیە و ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک خۆشتر بۆیە چەند ساڵێکە خواست لەسەر کڕینی ئامێرەکانی چاودێری زیاد بووە بە تایبەتەوانی کە بە نهێنی بەکاردەهێنرێن و بە مەبەستی تۆمارکردنی دەنگ و ڕەنگ دۆزینەوەی شوێنی کەسەکان بەکارەهێنرێن بەڵام بەپێی یاسا ئەمە تاوانە و دەستبردنە بۆ ژیانی تایبەتی خەڵکی قایمەقامی سلێمانی دەڵێت کە لەو بارەیەوە سکاڵا تۆمار کراوە بۆیە دەستمان بەسەر ببورن سکاڵا تۆمار نەکراوە بۆیە دەستمان بەسەر هیچ ئامەرێکدا نەگرتووە. فرۆشتنی ئامێری GPS و کامێرای بچووک و سەرجەمە و ئامێرانەی بە مەبەستی چاودێری نهێنی بەکاردێن بە پێی یاسا بەکارهێنانیان قەدەغەیە بە دوواداچوونێکمان ئەنجامدا تا بزانین چەند بە ئاسانی کەسێک دەتوانێت بابەتی چاودێریکردنی نهێنی دەست بکەوێت دەرکەوت هەم نرخیان هەرزانە و هەم دەست پێگەیشتنیان ولێگەت ئەو کرد لای خۆتەوە دەگر بۆ دەگوازێتەوە ڕاستەخۆ و دەنگیش چەجوری دەکات بە کوتەنامەی چکای پێ دەکەی و GPS بە خەریتە پێێتەوە شوێ لە شوێنیە ئەو کاتی کە بەدەست گەشت ئەو ژمارە ڤایبەری لەسەر ڕستمی پۆستەکەی دەوری و دەمێنی ئەو ژمارە ڤایبەری و لێ سێگایت بۆێ ئەی باش یەک شتی تر بۆ ئەو ئامێرە دەنگ و شتیلەوە دەرنایە بۆ نەگەبەت زیەوە بخێنە ناو سیارەیەکەوە ئەو کەسە ئاگادار بێ ئەگەی لێبێ ساتە بۆ خۆش جیادەکە ساتە دەنگشتووە نیە هیچ مەخفی. ئێستا فرۆژگاکانی کامێرای چاودێری زۆرترین فرۆشیان هەیە بەڵام هەروەکو ڕێکان دەڵێت بە پێی ئەزمموی کارەکەی زۆربەی خەڵک بۆ کڕینی کامێرایەکی چاودێری نهێنی دەگەڕێن کاتێکیش داوای مۆڵەتی ئاساییشیان لێ دەکەن دەڕۆن و ناگەڕێنەوە ئەمێکێکە لەو هۆکارانی وای کردووە زیاتر ئەم ئامێرانە بە ئۆنلاین بفرۆشێن پێزان بۆ پیاوەکە یاخود بۆ مناڵ بە هەمان شێوەدێن داوای کامێری چاودێری زۆر سەڕی و نهێنیەکەن ئێمە نایفرۆشین و لە کۆمەڵە دوکان هەیە پێم وایە بەڵام بە ڕێنمایی و لەژێر وەرەقەی ئاسایشە با بڵێن ئاسایشە و ناوچانە ئەفرۆشرێت ئێمە خۆمان بەوەی ئەزمموی کارەکە یەکسەر مشتەرەکە و کەسەکان ناسینەوە بەڵام یەکسەر ئەو بیانووی جۆرا جۆرە ئەێنێتەوە ئیتر ئێمە یەکسەر تێگەین کاو کەسە بۆچێتی لە 199 حاڵتەکان پێی نافرۆشین یاخود داوای پشگیری ئاسایشی لێ. چاودێری و دەست بە سەرداگرتنی ئەم بابەتانە ئەرکی قایمقامی سلێمانیە بەڵام تا ئێستا دەست بەسەر هیچ جۆرێک لەو ئامێرانەدا نەگیراوە بەشێک لە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێننەوە کە بە نهێنی مامەڵی پێوە دەکرێت و سکاڵاش لەو بارەوە تۆمار نەکراوە. ئەگەر لە هەر شوێنێک سکاڵا هەبێ وەکو ژناوەشەکانی قایمقام هەموو کارەکاری ئێمەیە ئەگەر لە هەر شوێنێک سکاڵا هەبێت یاخود ئەو ماوەدە بە ناساغی هات بێتە کوردستانەوە بەتابەتی بۆ شاری سلێمانی بە دڵنیایی دەستی بەسەرداگیرە بەڵام وەکی ئێستا تێبینی کراوە تا ئێستا هیچ جۆرێک لەو نە سکاڵایەکمان لابووە و نە شوێنێکی تهدیدیشمان دۆزی خۆزانانی ئەم شتانە زیاتر بە ڕێگەی ئۆنلاینەوە کرێ لە ڕێی ئۆنلاینەوە کردن و فرۆشتن بەم دیاردانەوە کرێ تاکو ئێستا هیچ حاڵەتێکی دەست بەسەراگرتمان لەو جۆرە نەبووە. بەکارهێنانی کامێرای نهێنی لە شوێنە گشتەکاندا بە پێی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان سزای بۆ دانراوە سزاکەشی دەگاتە 5 ساڵ زیندانی بەڵام تا ئێستا هیچ ڕێنماییەک لە وەزارەتی ناوخۆوە بۆ قەدەغەکردنی ئەم ئامێرانە دەرنەکراوە بەڵام هیچ فرۆشیارێک بەبێ مۆڵەتی ئاسایش نابێت ئەم ئامێرانە بفرۆشێت. یان بارزان کوردستان 24 سلێمانی.
گەرماوی کانزایی حەمام عەلی لە سنووری پارێزگای نینەوە بەهۆی بوونی گۆگرد لە نێو ئاوەکەیدا وەکو سنتەرێکی چارەسەر بۆ هەندێک نەخۆشی بەکارهێنرا لەوانە نەخۆشیەکانی پێست ئەچن ئەوانی کە نەخۆشی پێستیانە سەردانیەوەکەن جگە لەوەش دوای نۆژەنکردنەوەی خەڵکێکی زۆر لە ناوچەکانی دیکە عراق بۆ پشوو سەردانی ئەو شوێنە دەکەن. گەرماوی کانزایی حەمام عەلیل هەمیشە شوێنێکی دڵخواز بووە بۆ زۆرێک لە خەڵکی عێراق کە دەڵێن ئاوەکەی دەوڵەمەندە بە گۆگرد و سوودێکی زۆری هەیە و وەکو سنتەرێکی چارەسەری بۆ هەندێک نەخۆشی سیر دەکرێت. گەرماوەکە لە دوو بەشی ژنان و پیاوان پێکهاتووە. هەر کەسێک ژوورێکی تایبەتی خۆی هەیە لەگەڵ بوونی شوێنێکی هاوبەش و گشتی. خەڵک دێن بۆ ئەوەی جەستەیان بەم قوڕە داپۆشن کە لە گۆگرد پێگاتوە. دوایدا بۆ 15 خولەک بە ئاوی کانەکەی تری پشتمان خۆیان دەشۆن چونکە لەوێ پلەی گەرمی ئاوەکە کەمترە لەم کانیا. لێرە 50 پلەی سەدیە. هاوڵاتیان ئاوی گەرماوەکە وەکو چارەسەرێک بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم و پێست و ئەگزێما و هەستەوەری بەکاردەهێنن. ئەمەش بەهۆی بوونی کبریت و کانزای جۆراوجۆر لە نێو ئاوەکەدا. ئاوەکە سروشتیە واتە پلەی گەرمیاوەکەش سروشتیە بەبێ ئەوەی مرۆڤ دەستکاری بکات ئاوەکە بۆ چارەسەری زۆر نەخۆشی بەکاردێت لەوانە نەخۆشیەکانی پێست و کێشەی جومگەکان و گریشبوونی ماسوولکەکان. گەرماوی حەمام عەلیل 30 کیلۆمەتر لە باشووری شاری موسڵ دوورە. مێژووەکەی بۆ زیاتر لە 800 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ساڵی 2014 دوای کۆنتڕۆڵکردنی شارۆچکەکە داعش گەرماوەکەی داخست. پاشان دوای ڕزگارکردنی شارۆچکەکەش بە 4 قۆناغ و لە ماوەی 2 ساڵدا گەرماوەکە نۆژەن کرایەوە. شارۆچکەکە بە ناوی کانیاوەکان و گەرماوەکە ناونراوە. بەو پێیەی حەمام عەلیل بە زمانی عەرەبی بە واتای حەمامی نەخۆشەکان دێت. بەڵێ دێنە سەر بابەتێکی دیکە کە لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم پێدا ئەویش ئەوە بوو کە ئەمڕۆ لە هەولێر دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی نەخۆشیەکانی میزەڕۆ بەڕێوەچێت. دەمانەوێت گرنگی ئەم جۆرە کۆنفرانسە بزانین لەناو ئەم کۆنفرانسەیە یاخود کارنامەی کاری ئەم کۆنفرانسە چییە. ئەوە لەگەڵ دکتۆر یونس دزەیی سەرۆکی بەشی میزەڕۆ گفتوگۆ دەکەم ئەم بەیانێ. بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس بەیانی باش. سوپاسی کەی بیست دەکەم بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی باسی کۆنفرانسی دووەمی دەمێت سەبارەت بە کۆنفرانسەکە بزانین گرنگی ئەم جۆرە کۆنفرانسانە لە چییە و لە دوێنێەوە دەستی پێ کردووە. دەبێت بزانم چەند ڕۆژ بەردەوام بێت کە لە دوێنێ دەستی پێ کردو و گرنگیەکەیمان پێ بڵیت. بەڵێ ئەمە کۆنفرانسی دووەمی کۆمەڵی نەشتەرگەری میزەڕۆی کوردستان ناسراوە بە KUA. ئەم کۆنفرانسە لە ڕۆژانی 9 تا 11 بەردەوام دەبی ئەم مانگە. طبعا مەزەندە دەکرێت 250 بۆ 300 پزیشکی بەشدار لەم کۆنفرانسە. پزیشکەکان هەموو پزیشکی کوردستان یاخود لە دەریشەوە؟ نەخێر پزیشکی کوردستان و دەرەوەی وڵاتیشن و هەروە زیاتر لە 12 وتەبێژ یعنی محازرمان هەیە لە وڵاتانی بیانی وەک ئەڵمانیا و فەڕەنسا و کەنەدا و مصر و قەتەر و لوبنان ئەوانە بەشدار هەروە محازرمان هەیە وتەبێژی خۆشمانە ئی کوردستان و ئی عێراقیش لە محافەزات. گرنگی ئەم کۆنفرانسە یعنی ئاشنابوون بە زانستی تازەی پزیشکی لە بواری نەشتەرگەری میزەڕۆ کە زۆر گرنگە پزیشکانی خۆمان ئاشنابن بەو ینی ئەو زانستە نوێ و تەکنۆلۆژیا نوێیە. هەروەها هەر یەک ئەزمموی خۆی باز دەکە ئەو پزیشکە گەورانە کە هاتوونە حازرات باسی ئەزمموی خۆیان دەخەنە ڕوو بۆەوەی پزیشکانی خۆمان ئیسیفادە لێ بکەن. وەروها بێجگەلەمەش کۆمپانیای ئەوی بەکاردێت بۆ ئامێرە پزیشکەکانیش بەشدار بووینە لەوەی بزانین ئەو ئامێرە نوێیانە چنەکە ئێستا بەکاردێن لە وڵاتانی جیهان بۆی نەخۆشخانی خۆمان لە کوردستان ئیسیفادەی لێ بکەن. دکتۆر هەرچەندە کۆنفرانسەکە هێشتا کۆتایی پێ نەهاتووە بەڵام بۆ ئێوە بەرچاوڕوونێک دەبێ هەبێت سەبارەت بۆیکە و ئامێرانی کە ئێستا بۆ نەخۆشیەکانی میزەڕۆ لە نەشتەرگەریەکان بەکارهێنێت.
هەمان کوالەتی و هەمان و ئامێرە باشانەیە کە لە وڵاتانی دەرەوە هەیە یاخود ئەم کۆنفرانسە ئەبێتە هۆکارێکە دەرچێکتان بۆ بکاتەوە ئێوە ئاشنا بکات بۆ جۆرە ئامێرانە و هاوردەی بکەن بۆ طبعاً کۆنفرانسەکە زۆر دەوری هەیە بەو شتانە کەمان لێستا لە هەرێمی کوردستان ئامێرەکان طبعاً بەکاردی بەس شتی نوێتر هەیە ئاشنا دەبین بەو شتانە و هەروە بەڕاستی لە بەشەکەمان بەشی نەشتەگەری میزۆڕۆیەک لەو بەشە ینی پێشکەوتوانەیە لە هەرێمی کوردستان کە زۆربەی نەشتەرگەریەکان ئەوی لە وڵاتان دەکرێت لە لای ئێمەش دەکرێتن. باشە دکتۆر ئەوەی کە گرنگە کاتێک کە کۆنفرانسێک ئەنجامەدرێت بێگومان هەستێکی بۆشاییەک هەیە یاخود بۆشاییش نەبێت نوێگەریەک هاتووە دەمانوێت لە ڕێی کۆنفرانسێکەوە ئەو نوێگەریە بخەینە بوارە و کاری لەسەر بکرێت. لە نەخۆشیەکانی میزەڕۆ ئایا شتێک هەیە کە وای کردبێت سەرنجتان بچێتە سەرۆکە کۆنفرانسێک ڕێک بخەن لە وڵاتانی دەرەوە پزیشکی تایبەت بهێنن سپیکەر بهێنن باسی ئامێری تازە بکەن چ کێشەیەک هەیە لە کوردستانە؟ بەنسبەت کۆنفرانسەت ینی ئەوە بەردەوامە یان لە هەموو وڵاتانی جیان کۆنفرانسات هەیە ینی هەر کۆمەڵەیە کۆنفرانسی خۆی ئەمە بە وەکو کۆمەڵی میزەڕۆی کوردستان بەشدارمان کردو کۆنفرانساتی دی لە دەروی وڵات ینی کۆنفرانسات شتێکی ینی ئاساییە لە هەموو کۆمەڵک دەی بکرێتە لە میزەڕۆی ئایا هیچ با بڵێن کێشەیەک هەیە لە کوردستانە سەبارەت بە نەخۆشیەکانی میزەڕۆ کە پێویستی پێ بدە یاخود بەهۆی پێویستیەکەیەتی کە کۆنفرانس بێگومان ینی ئەمە زانستی نوێ دەبی ئاشنابین بەو زانستە نوێ ینی هەر یەکە خبرەی خۆی دێتن باز دەکە لەم کۆنفرانسە شتێکی گرنگە کە هەموو کوردستان و هەروە بێزگەلەوەش ینی ئەو عیلاقاتە کە دروست دەی بینی پزیشکان و لەگە پزیشکان بیانی کە دەتوانن سبەی دووست بی پزیشکانی خۆمان سەردانی وێن دەربکەن و ئیسیفادە لە ئەزمموی وام بکەن لەم بابەتە. زۆر باش دکتۆر ئەمە دووهەمین کۆنفرانسە پار ئەنجام درراوە یاخود پێشتر نەخێر کۆنفرانس یەکەم لە 2016 بەڵێ خۆی کۆمەڵەکەمان لە 2014 ینی دامەزرا و یەکەم جار هەر تەنها بەشێکی گچکە بوونیان تەنها هەولێر دواتر دهۆک و سلێمانیش لقەکانیان دامەزرا و ئێستا تقریبن لە کۆمەڵەکەمان بریتێ لە 180 ئەندام کە بریتین لە پزیشکانی پسپۆری میزەڕۆ و پزیشکانی دێرینی میزۆر کە لە 2 ڕۆژ دەبنە پزیشکی پسپۆر. لە کۆتایی کۆنفرانسەکانە هەمیشە ئەو ئەنجامی کە دەست ئەکەوێت کاری پێ ئەکرێت دێتە ناو بواری تەندروستیەوە گەر کۆنفرانسەکە کۆنفرانسێکی پزیشکی و تەندروستی بێت. کۆنفرانسی یەکەمتان سەرکەوتوو بوو کە توانیتان کۆنفرانسی دووهەم بەڕێوەبن لەوێ چه با بڵێن دەستکەوتێکتان دەستکەوت لە کۆنفرانسی یەکەم لە دووهەمە بەتەمای چی؟ بەڵێ لە هەر کۆنفرانسێک لە کۆتایی دەستکەوتەکانی ینی ئەو شتانێک کە کەم و کوڕیمان هەیە محاول دەکەین ئەو کەم کوڕانیە ئەو کەم کوڕانیە ینی تەختیە بکەین و بۆ ئەوەی کە بەردەوام بین لە دۆی خۆمان ئامادەکەین بۆ کۆنفرانساتی تر بۆی زیاتر سوود وەرگرنیان ئەو پزیشکانی کە بەشدارن و سوود لەو بابەتە وەرگرن. باشە دوا پرسیاریشم هەیە ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە یەکێک لەو نەخۆشیانەی کە مەترسێکی زۆر لەسەر مرۆڤ دروست دەکات پرۆستاتە و هەروەها شێرپەنجەی پرۆستات. لەم کۆنفرانسە جێگەیەکتان بۆ ئەو نەخۆشیە کردوەوە کە گفتوگۆی لەسەر لە کۆنفرانسەکە باسی هەموو بەشەکانی ینی بەشی میزەڕۆ دەکرێت ئەویش دەکرێتەوە گورچی لەو بۆڕی پرۆستات و میزڵدان هەموو بەشەکان باز دەکرێت بە سێشنات ینی باسی گورچی لە دەکرێت باسی نەخۆشیەکانی میزڵدان دەکرێت باشی شێرپەنجەی پرۆستات دەکرێت ئەمانە هەموو باز دەکرێت و وەروە چارەسەری گونجاو بۆیان دانراوە. زۆر باشە دەستەکان خۆش بێت دکتۆر یونس دزەی سەرۆکی بەشی میزەڕۆ میوانمان بۆیت ڕێخەری کۆنفرانسیش سپاس دەکەین. لە سلێمانی بە بەشداری ڕۆژنامە نووسان و پسپۆڕانی بواری میدیا گفتوگۆیەکی کراوە سەبارەت بە ڕۆڵی میدیا لە نێوان ئاشتی کۆمەڵایەتی و تێکدانی بە هەمرۆیەکان بەڕێوەچووە. جا پسپۆڕێکی بواری میدیا لەم بارەوە دەڵێت کە پێویستە تەواوی دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسان گرنگی بە ئاسایشی خێزان بدەن و ئەوەی هەمومان یاخود بۆ ئەوەی کە هەمومان بتوانین بەها جوانەکانی کۆمەڵگەی کوردی لە ئەوەی کە پێشتر هەبووەکو خۆی بیپارێزین و بەرەوداڕمان نەڕوات. ساڵانێکە کاری میدیا دەکات
ئەزمونێکی باشی هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە گرنگی دەزانێت خۆی و هاوپیشەکانی لە کاتی ڕووماڵی ڕووداوە کۆمەڵایەتیەکان بەرپرسیارانە مامەڵە بکەن. باز لە ئەزمونێکی خۆی دەکات کە لە کاتی ڕووماڵی کارێکی میدیایی لە کاتی کێشەیەکی کۆمەڵایەتیدا گرفت بۆ خۆی و دەستگاکەی هاتووەتە پێش. ساڵی 2007 و 2008 بیرما و کاتی بەرنامەی کامێرا و ڕووداومە کرد ئێمە خۆمان کەوتینە هەڵەیەکی واوکە هیوادارم میدیاکارە بەڕێزەکان ئەو بابەتەیان با بڵێن تێپەڕاند بێەوە نەکەونە هەڵی واوە. ڕووداوێکی کوشتن هەبوو لە بەرنامەی کامێرا و ڕوودا و کاتە لە زاگرۆس ئیشمانتیا کرد بەهۆی کەمی تەجروبەمانەوە لە ئیشەکەیە. بابەتێکمان باس کرد کە ڕووداوێکی کوشتن بوو خراپیش ئەکەوتەوە، هەتا کەسەکە کەسی عایلەکە کە پیشاندرا تەلەفۆنی کردووە زۆ سەرزەنشتی کردیم. یەکێک لە ئەرکەکانی ڕاگەیاندن بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە بۆیە شارەزایانی بواری میدیا بۆ چوونیان وایە کە بەشێکی زۆری لادانەکان لە نێو کۆمەڵگا هۆکاری سەرەکی بەشێک لە میدیا و سۆشیال میدیایە. بەقەرار نەبوونی ئاسایشی کۆمەڵایەتی بە هەمان شێوەیە توانێت ئەمنیەتی قەومی و چۆن ئەمنیەتی قەومی گرنگی هەیە ئاسایشی کۆمەڵایەتی هەمان شێوە گرنگی هەیە. بۆیە ئێمە پێویست ئەکا هەم ڕۆژنامەنووسان بەتایبەت دەستگاکانی ڕاگەیاندن تاک بە تاک ڕۆژنامەنووسان بە تاوەتی لە گرنگی ئاسایشی کۆمەڵایەتی تێبکەن بۆ ئەوەی بە هەمومانەوە بتوانین بەها جوانەکانی کۆمەڵگەی کوردی ئەو بەهانەی کە هەی بووە بیچەسپێنینەوە لە ناویە ئەو بەهانە لە دەست نەدات. شارەزایانی بواری میدیا بۆ چوونیان وایە لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا میدیاش بەرەو پێشچوونی باشی بەخۆوە بینیوە، بەڵام لە هەموو قۆناغەکان بە پێویستی دەزانن کە میدیا و میدیاکاران پابەندی پرەنسیپەکانی کاری میدیایی بن و پەیامەکانیشان بە ڕازگۆیی بگەێنن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. گوندی ئۆمەربلێ لە گەرمیان یەکێکە لەو ناوچانەی کە ساڵانە سەروی 35 تۆن برنجی کوردی بەرهەمەیەنێت بەهۆی کوالیتی بەرزی برنجەکەی و هەروەها تام و چێژە خۆشەکەی خواستێکی زۆری لەسرە بۆ هەر کیلۆیەکیش بە نرخی 3 تاوەکو 4000 دینار بە بازرگانان و خاوەن چێشخانەکان ئەم جۆرە برنجە دەفرۆشرێت. وەکاکەی جووتیار براکەم جووتی پڕێکێڵ بێ بەرەبەیانی زووە و کۆمەڵەیەک جووتیاری گوندی ئۆمەربل کۆبوونەتەوە لەگەڵ خواردنەوەی چای بەیانی و وتنەوەی گۆرانی هۆکاکی جووتیار دەست دەکەن بە دروێنەی مەرەزەی برنج. گوندی ئۆمەربلی گەرمیان یەکێکە لەو ناوچانەی ساڵانە بەشێکی زۆر لە جووتیارانی زەویەکانیان دەکەن بە مەرەزەی برنج. بەهۆی کوالێتی باشی برنجەکە و تام و چێژەکەی خواستێکی زۆری لەسرە و لە چەندین ناوچەی جیاجیای کوردستانەوە داواکاری بۆ کڕنی برنجەکەیان پێشکەش دەکرێت. برنجی کوردی لە مانگی 6 دەست پێکا کۆتایی مانگی 6 بۆ کۆتایی مانگی دەیان با بڵێن ناو مانگی 11ەوە وەرزی دروێنە دەست پێکا لە سێمانی لە هەولێر دەربەنی خان کەلار خورماتوو یعنی بە دوای برنجی ئۆمەربلا ئەگەن جارە تۆ هەیە بەش نایێنێ مەسەبوونە ژمارەی مشتری تێت چەڵتوکەکە کە ئەوەن دوای خەڵکتر تێت کە بەشی نامێنێت یعنی خواستەکە زۆر لە ئەو قەبارەی زیاترە کە ئەم بەرهەمی تێری. بەشێک لە زەوی جووتیارانی ناوچەکە بەهۆی سەختی شوێنەکەیەوە ناچارن بە هەرەوەزی دەست بە دروێنەی مەرەزەکانیان بکەن. بەم جۆرەش هەر ڕۆژە و مەرەزەی جووتیارێک تەواو دەکەن. هەموەکو گیانی هاوکاری هەروەکو تاقە و قووەتێکی خۆمان بۆ ئیشەکەمان کە وا دەکات ئیشەکەمان بکەین وا دەکات هەم تااقەتمان لەسەر ئیشەکە بێت و هەم وا ئەکات کە ئیشەکەشمان لەسەر سوک بێت. ئەم ئیشەی ئەمە ئیشەکە ئەگەر بە هەرەوەزی نەبێ ناتوانانی بیکەیت. ئەمساڵ لە ناوچەکە چەمەکەمان ئاوی کەم بوو سەرەتا حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە ناحەی سەرکە قەڵاوە بۆ گوندەکەی ئمە بڕیار هات کە سەرەتا برنجی کوردی نەکەین بەڵام دوایەوەی کە چەند کەسێک سەیریان کرد چەمەکە ئاوی باشە و چوونە لای مدور ناحیە سوپاسیانەکەین هاوکاریمانیان کرد و توانیمان برنجەکە بەرهەم بێنین.
بەهۆی کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروان بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی گەرمیان بۆ ئەم ساڵ ڕێگەی نەدا بەشی هەرە زۆری ئەو جوتیارانەی دەکەونە کەنار ڕووباری سیروان مەرەزە بکەن. ئەمە ژیا لە کەمبوونەوەی ئاستی بەرەمێنانی برنجی خۆماڵی زیانێکی زۆریشی لە جوتیارانی ناوچەکە داوە. یەکێک لەو بەرهەمانەی کە جوتیارانی کوردستان خەمی ساختکردنەوەیان نییە لە بازاڕدا بەرهەمی برنجی کوردیە، چونکە پێش دروێناکردنیشی بەهۆی ناوبانگ و تاموچێژی برنجەکەیان بە تایبەتی گوندی ئۆمەربێل بازرگان و خاوەن چێشتخانەکان لە سلێمانی و هەولێر و ناوچەکانی دیکەشەوە ڕوویان تێدەکەن و برنجەکەیان لێ دەکڕن. هەرێم جاف کوردستان 24 گوندی ئۆمەربێل گەرمیان. دوای 8 ساڵ لە دوورکەوتنەوە لە گۆڕەپانی هونەرمەند شڤان ئەکرەم ئێستا گەڕاوەتەوە هەرێمی کوردستان وە کلیپێکی لە شاری دهۆک تۆمار کردووە. شڤان ئەکرەم لە وڵاتانی ئەوروپا ئاستەنگی گەورە لە ڕێگەی هونەرمەندان هەیە، دەڵێت کە بەهۆیەوە ئەم هۆکارە یاخود بەم هۆکارەوە چەند ساڵێکە لە هونەر دابڕە. پشتی وەقەتیانێکە هەساڵی ئەبتۆمارکردنا کلیپێکێ جارێکە دیدە vەگەڕیتە ناوە جیهانە سترانگوتن و میوزیکێدا. شڤیدی وافروکانە نوستی من هونەرمەند شڤان ئەکرەمی قەستا کوردستانê kiriye û niha mijîlî tûmarkirina klîpa xwe ya bi navê Swêdî ye. Ewî divêtin vê strana xwe ya nû careka dî guhdar û hecekerên dengê xwe dilşad biket. Ez derketim ya sebebeke reîsî bû. Li Ewropa jî pişekê qsanehînînewekî verê tu pişê karê xwe hunerî bike û encam dayî. Piştî 8 sala ve dibde karê min hêyekê. û vî karî jî ez ê dikem ez ê zivirî me dihokê înşallah wekî dibêjin bi dilê cemawarê me bît û dilê hejekerên strana Kurdî bit û karekê niye. Straneke bi navê Şivêdî ji peyva wazê mamosta Şamil birîvkanî new. Karên klîpa Şivêdî qonaxên dawiyê da ye. Müzîka ve jî li Herêma Kurdistanê welatê Tirkiye hatiye amadekirin. Mihemed Jûrî jî derhênerê vî karî dibêjîtin, klîp bi kwalitiyeka bilind hatiye amadekirin û demekê nêzik dê hêta belavkirin. Navaroka vê klîpê taybet girêdaye min xwe wek û mixreç wek û derhêner biryar daye ku ez giridem çawa êdî bila bez bî dîdî em kiça û jina bikujîn sera babetekî bêjî namîs ev xwe çi girêdayê babetê namîsê ne yan sera eşqê ye yan sera ku çi nebît bê ku telefonekê bike 10 deqa gîroy bûyî ev babete gelekê tê min jî girêdayê vî babetê kiriye ev xwe wek û stran girêdayê eşqê ye girêdayê kiçû ku raya bes min wek û derhêner wek û navarok girêdayê êdî bila bez bît em kiç û jina nekujîn. هونەرمەند شڤان ئەکرەمی êkem elbûma xwe li sala 2003 belav kiribû. Ez sala dîv da jî berhemê duê belav kir. Paşê jî pirêya çendîn klîpa berdewamî da karwanê xwe hunerî. Lê piştî çûnayî bû ji derveya welatî destişonerî berdabûn. Ebtûmarkirina vê klîpanî careka dî dê berdewamiyê eb hunerê xwe detin. Mesûd Mihemed Kurdistan 24 Duhok. بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی 24 هیوادارم کە بابەتەکان بەدڵی ئێوەی بینەر و بیسەر بوو بێت تا بێگەیشتنەوەیکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە بەخواتان ئەسپەرم ماڵتانە خاتانەکە.